سلااو قوتابیانی خۆشەویست لە بابەتی ئەوڕۆماندا بابەتی ریپۆرتت سپیچتان لە بۆ باز دەکەین بەڵام لێرە ئەو ڤیددیوەیە دەبتە تەواوکەری بابەتی پێشتر چکە ئەمە لە بابەتی پێشتر ڤیددیوەکە باسی نیوەی ریپۆرتت سپیچمان لە بۆکردن ئەو جارەی نیوەکەی ترتان لە بۆ تەواو دەکەین ئەگەر بەبیرتان بێ قوتابی خۆشەویست باسی ریپۆرتت سپیچ گوتمەوە ئیندایرکت سپیچە باسی یاسای یەکەممان لە بۆکردن کە یاسای ستیتمنتە ئەوانەمان هەموو لە بۆ باسکردی گوتم ئەگەر ڕستەکەت ڕانەبردوو بوو دەیکەیە ڕابردوو و هەروەها ئەگەر ڕابردووش بوو دەیکەیە ڕابردووی تەواو یعنی پرێزنتی دەکەیە پاست و هەروەها پاستیش دەکەیە پاس پێرفێکت باسی ئەو یاسایم لە بۆ کردی گوتم ئەو یاسای ستیتمنتە یاسای ڕستەی خەبەریە دوای ئەو نمونانم لە بۆ باسکردی هەمومان باس کرد ئەو نمونانە لە ڤیددیۆ پێشتر چەند پرسیارێکی وزاریمان باس کرد دوای هاتم باسی ئەو خشتانەم لە بۆ کردی گوتم پێویستە ئەوانە لەبەر بکرێن چکە ئەوە پرێزنتە دەیانکەیە پاست ئەوانەش پرێزنتن دەیانکەیە پاست ئەوانەش پاستن دەیانکەیە پاست پێرفێکت بە هەمان شێوە باسم کرد گوتم گۆڕانکاریمان دەبیتن لە ریپۆرتت سپیچی ئەگەر جێناوت هەبی دەبی جێناوەکەی بگۆڕی هەروەها هەندێک ئامراز و دەستەواژەی ترمان هەبوو کە لە بۆ کات و لە بۆ شوێن بەکاردەهات گوتم ئەوانەش دەبی بکۆڕی لە ڤیددیۆی پێشتر باسی ئەوانم هەموو لە بۆ کردی دواتریش هاتم باسی WH کوێستچنم لە بۆ کردی گوتم یاسای دووەم یاسای WH کوێستچنی کە ئەتو نیم ئاسکت wanted ئەو جا ئۆبجێکت بەکاردێ ئەو WH کوێستچنەکەی دەنووسی بکەری ڕستەکە زائیدەن ڤێرب ئیدی یاخود هات پیپی ئەوانەمان هەموو باس کردیە دواتر هاتم چەند نمونەیەکمان لە بۆ باس کردی بەڵام ئێستا ئێمن دێم باسی یاسایەکی نوێ لۆ دەکەم ئەویش یاسای چییە یاسای yes no question کە دەکاتە یاسای سێم یاسای سێم لە ریپۆرتت سپیچی پێی دەڵێن yes no question قوتابی خۆشەویست چۆن دەزانم ئەو ڕستەیە ئەو پرسیاری yes no questionە تەمەشا بکەین ئێستا بە دەردەکەوێتن مثلەن do you play chess ئەگە تەمەشای ئەو ڕستەیە بکەیت ئەگە تەمەشای ئەو ڕستەیە بکەی بە هەندێک بینووسین تەمەشاکە ئەو ئەمەیان ڕستەکی پرسیاریە کە پرسیاریە بەچ دەستی پێکردیە بە دوو دەستی پێکردیە هەر پرسیارێک بە WH question دەست پێ بکە ئەوانە پێیان دەرێن WH question بەڵام ئەگەر پرسیار بە دوو دەز و دد دەست پێ بکە وایە خود پرسیار بە ئام و زوئار دەست پێ بکە بە هاز و هاو و ئەوانە دەست پێ بکە لەو حالەتەی پێی دەرێن ئەم پرسیارێکی yes no questionە ئەوە یەکیان حالەتی دووەم ئەوەیە ئەتو چۆن دەزانی ئەو پرسیاری yes no questionە do you play chess ئەگە توانیت برێ yes تەواوە ئەگەر بتوانانی برێ no تەواوە یعنی ئەگە پرسیارێکیان لێ کردی ئەگەر گوتت yes توانیت برێ yes ئەوە بە yes جواب دەیەوە ئەوە yes no questionە پرسیارەکە مثلەن can you speak English دەتوانی برێ yes دەشتوانی برێ no لەو حالەتەی ئەو جۆرە پرسیارە چی پێ دەرێن پرسیارەکە پێ دەرێن yes no question ئەوجا ئەگە ئەمە پرسیارەکەمان yes no question بوو قوتابی خۆشەویست ئەگە پرسیارەکەمان yes no question بوو دەبێ ئەتو چ بکەی دەبێ ئەتو بێ ئەو یاسای تەطبیق بکەیت هاتەمەشاکە yes لەگەر no questions باشە نەیمەکەی برێ نەیم ئەم ریپۆرتت ڤێربانە برێ asked wanted to know ئەو wanted to know دەبێ ئەو نۆیە لێرە بنووسرێ مثلەن wanted to know ئەویان دەیبێتە چەندەر دەیبێتە ئێرانە هەروەها wondered ئەوەش ناوئێچکەیە inquired ئەوەش ناوئێچکە هەمیان معنایان چییە یعنی پرسیاری کرد asked یعنی پرسیاری کرد wanted to know دەیوێ بزانی wondered یعنی بابرێن سەری سوورما لە ئیشەکەی تو پرسیار دەکات سەری سوورمایە inquired یعنی asked هیچ فەرقینی ئەوانە دوایە ئۆبجێکتمان هەیە دیسان ئۆبجێکتەکەت ئۆپشنەڵە دەتوانی ئۆبجێکتەکەی دابنێ دەشتوانی دانەندرێ یعنی حالەتی ئۆبجێکتمان هەیە حالەتیشەی ئۆبجێکتمان نییە لە دوایان چمان هەیە یان وشەی ئیف بەکاربینە یان وشەی وێذە بەکاربینە هەر یەکیان دانێ هیچ فەرقی نییە یان وشەی ئیف یان وشەی وێذە ئەوجا دواتر بکەری ڕستەکە بەکاربینەوە ئەوجا ئەگەر ڕستەکەت پرێزنت بوو بیکە پاست و هەروە ئەگە پاستیش بوو دەیکەیە پاست پێرفێکت ئەوە لە ڤیددیۆکەی پێشتریش بە درێژی باسی ئەو مۆزوع ئەم لە بۆ کردیم ئێستا با تەمەشای ڕستەی یەکەم بکەین will ئازاد بی free on Saturday ئەو ڕستەیە ئەگە تەمەشای ئەو ڕستەی بکە تەمەشاکە گوتم ڕستەی ئۆریجینەڵ دائیمەن لە بینی دوو کۆتیشن مارکان دەنووسرێتەوە و هەروەها ئەو علامەتی پرسیارمان هەیە لێرە هاتەمەشاکە علامەتی پرسیارمان هەیە و ڕستەکەش بەس دەستی پێکردیە بە مۆدەل ڤێرب دەستی پێکردیە بە وڵ و یاخود بە ودیان بە کودیان بە کان ئاساییە مادام ڕستەکە بەوەی دەست پێ دەکا ئەمن دەرێم ئەوە ڕستەیەکی چیە yes no questionە قوتابی بەڕێز ئەگە لێرە بە
وای و وێن و وێر دەستی پێکرد بوو لەو حالەتی دەرێم ئەوە یاخود بە هەر وشەیەکی کە بە WH دەستی پێکرد بوو دەرێم ئەو ڕستەیەکی چێت WH کوێستچنە بەڵام لێرە ئەوە وازحە ڕستەیەکی yes no کوێستچنە مادام yes no کوێستچنە ئەمن یاسام هەیە لە بۆ yes no کوێستچنی طبعا یاسایەکەشی بزەبت وەکو WH کوێستچنیە یەک گۆڕانکاری تێدایە قوتابی خۆشەویست ئەوە ڕستە ئەسڵەکەیە ئەمە دەبێن ئەوەی ریپۆرت بکەین باسم کرد گوتم ریپۆرت واتە قسەی کەسەکی بجێڕینەوە ئێستا ئەمە دێن ئەو قسەی دەجێڕینەوە will ئازاد be free on Saturday لەوانەیە ئەو قسە من کرد بیتم دەرێم چێ will ئازاد be free on Saturday Stella asked ئەو جارەی Stella پرسیاری کردیە Stella asked چێ ئەو پرسیارەی کردیە لێرە ئەوە Stella پرسیاری کردیە Stella asked ئەوەش name asked تەماشاکە چکە ئەمن گوتم ناوەکە ئەوە ناوەکە Stellایە گوتم یەک لە وشانە ئەوە وشەی ئاسکدی بەکارهینایە هاتمشاکە گوتم ئۆبجێکت ئەگەر هەبوو ئەگەر نەشبوو مشکلە نییە چکە گوتم ئۆپشنەڵە ئۆبجێکتمان نییە لێرانە ئەو جەیان ئفیان وێذەری بەکاربینە ئەوە ئفی بەکارهینایە گوتم بکەری ڕستەکە چێ لێرانە بکەری ڕستەکەشمان ئازادە ئەوە ئازادمان بەکارهینا ئەوجا گوتم ڕستەکەی بکە ڤێرب ئیدی یان هات پیپی ڕستەکەی تو پرێزنتە یان پاستا ئەگە تەماشا بکەین فیوچر طبعا فیوچرە بەڵام فیوچرش پرێزنت و پاستی هەیە مەثەلەن ئێستا وڵ ئەوە پرێزنتەکەیتی پاستەکەی چیە ودا ئەلێرە ئەمن وڵم هەیە وڵەکەی یەکسەر بە پرێزنت حساب دەکەم دەیکەمە پاست ئەویش دەبتە چێ ود if ئازاد would be free on Saturday ئەوە ودم نووسی لە دوای ودیش دەبی چبێ دەبی بەیز بێ بە خۆت دەزانی free on Saturdayش وەکو خۆی دەنووسرێتەوە کەواتە ئێستا ڕستەیەکی چمان هەیە ڕستەیەکی yes no questionمان هەیە ئەوە ئۆریجینەڵەکە پێی دەرێن ڕستەی yes no question هینایتمان جێڕایتمانەوە Stella asked ئەوەش Stella asked ئۆبجێکتمانی یەکسەر ئیفەکەمان دانایە subject would be ئەو ودەم لە چێ هینایە مامۆستا ئەو ودا ئەلە وڵی هاتیە ئەویان لە وڵی هاتیە وڵەکەم گۆڕیە لە بۆ وت یەکسەر ڕستەکەم لە بۆ تەواو بۆ چکە ئەمە قسەکەم کردیە مامۆستا لەبەرچی وڵت گۆڕی لە بۆ وت چونکە وڵ لە حالەتی پرێزندایە ئەگە بیکەمە فیوچر یا بیکەمە ڕابردوو دەبی بیکەمە پاست یعنی وڵ دەبتە چە دەبتە ود طبعا بیەکەشمان هەیە ئەوەتە بیەکەشمان وەکو خۆی نووسیتەوە ئەلێرە هیچ کێشەیەکی نییە ئێستا ئەمەیان چ بوو ئەمە یاسای yes no question نیە قوتابی خۆشەویست پێم باشە بەراوردێکت لۆ بکەم لەگە یاسای WH questionی کە لە ڤیدیۆی پێشتر باسم کرد هاتم شای بکە هەر هەمان شتمان هەیە تەماشاکە هەر هەمان شت name asked wanted to know عینی ئۆبجێکتمان هەیە ئەلێرە لە جیاتی WH questionی ئەمن لێرە یان if یان وێذەری بەکاردێنم ئەگەنە ئەو یاسایانە هەردووچیان یاسای دووەم و سێم بزەبت وەکو یەکە یەک فەرقیان هەیە فەرقەکە چیە لەبەر ئەوەی ئەو یاسایە WH questionە دەبی لێرە WH questionی بنووسی و هەروەها ئەگەر تەمەشا ئەو یاسای بکەی تەمەشاکە لێرە if و وێذەرم نووسیە ئەوەش لەبەر چ لەبەر ئەوە یاسایەکە یاسای yes no questionیە ئەگەنە هەمان یاسایە هیچ مشکلەیەکی نییە بابێم هەندێک پرسیاری وزاریت لەبەوە هەر بکەم لەسەر ئەو بابەتەی با زیاتر تێبگەین choose the correct reported speech for the sentence do you play chess تەماشا ئەو ڕستەیە بکە ئەو ڕستەیە گوتم ڕستەیەکە دەبی ئەمە ئۆریجینەلی پێ دەرێن چکە لێرە دەرێت choose the correct reported speech یعنی دەبی ئەتو چ بکەی باشترین reported speech هەڵبژێری لە بۆ ئەو ڕستەیە for the sentence do you play chess ئەگەر ئێستا ئەمە تەماشا ئەو ڕستەیە بکەین ئەوە yes no questionە ئەو ڕستەیە ئەوە questionە بە چ دەستی پێکردیە بە دوو دەستی پێکردیە مادام بە دوو دەستی پێکردی قوتابی بەڕێز ئەوە پێی دەرێن yes no question yes یان no question ئەوە yes no question ئەمن یاسای yes no questionم هەیە یان asked یان wanted to know ئەوانە بەکاردێنی ئەوجا تەماشا do you play chess he asked me he asked لەگە هی بەکارهینا he asked گوتم یەک لە ریپۆرتەکان ئاسکدا مادام ئاسکدی تێدایە ئەوە 100% بزانە پرسیارکردنە چکە ئاسکد یعنی پرسیار می ئەوە ئۆبجێکتە گوتم ئەو ئۆبجێکتە هەندێک جا هەیە هەندێک جاریش نییە ئەوجا if دێتن لە دوای ئیفی ئەوجا سەبجێکت دێ ئەوجا تەمەشای ڤێربەکەی دەکەی دەبی ڤێربەکەت پاست بی یان پاست پێرفێکت بی ئەلێرە ڤێربەکەی پاستە لۆ کردیتە پاست چکە دوو پرێزنتە بەخۆی ئەوە ڕانە بردووە
ڕانەبردوو بەڵام ئەتو دەبی بیکەیە چ دەبی بیکەیە ڕابردوو ئەوەم لە بۆ باس کردی He asked me if I played chess باشە ئەوە ڕستەکە وەکو خۆیتی هیچ عیبینی ئەگە تەمەشایەوەی بکەین ڕستەی بابرێن ئەی تەمەشا بکەین He asked me if I play نابی چکە ئەمە بە خۆمان ڕستەکەمان پرێزنتە دەبی ڕستەکەت بکەیە پاست He asked me do گوتم دوو بەکار نایەتەوە ئەوەش غەڵەتە He asked me did یعنی شێوازی چۆن کردیتە پاست ددی بەکار هینایە ئەوەش ناویتن لەبەرەوە ئەتو دەبیت چ بکەی دووەکەی فڕێ بدەی He asked me if I played chess okay ئەوە پرسیارێکیان پرسیارێککەی وزاریمان هەیە Will you take your umbrella تەمەشا ئەو ڕستەیە بکە ئەگە تەمەشا بکەی ئەوە پرسیاریە ئەوە سەتاسەد دیارە خۆ هەر علامەتی پرسیارت هەیە مادام علامەتی پرسیارت هەیە ئەتو دەزانی ئەو ڕستەیەکی پرسیاریە چنەوە ئە پرسیاریە کە ئایا WH یان یسنۆیە تەبعاً دەبی بزانی یاسای دووەم و سێمت هەیە دەرێ مامۆستا ئەوەش چییە ئەوە yes no question مادام yes no question ئەمن یاسام هەیە یان if یان وێذەری لەگە بەکاردێنم تەمەشا بکە لێرە وڵە تەبعاً وڵەکە ڤێربە پرێزنتە دەبی بیکەیە past دەیکەیە would will you take your umbrella ئەجا تەمەشا he wanted to know لێرە ئەو دەستەواژەی بەکارهێنایە he wanted to know ئیفەکەشی دایە قوتابی خۆشەویست ئیفەکەشی دایە ئەدی چمایە سەبجێکتمان هەیە بکەرمان دەوێ بکەر ئەو جەزائیدەن ڤێربەکەت دەبی چ بیتن لێرە لەبەرەوەی ڕستەکەت پرێزنتە ڤێربەچی پاستم دەوێ یعنی ڤێربی پاست دەبی وڵەکەی بکەمە پاست ئەوجا سەب بکەرەکەم چێە ئای لە هەمان ئای هەیە هیچ مشکلەمان نییە ئای بکەری دایە بکەر مشکلەمان نییە بەس لێرە دەرێت توکمای ئەمن گوتم قسەکەم کردیە قوتابی خۆشەویست گوتم ئەگەر ئۆگزیلەریت هەبوو یاخود بابرێن هێڵپینگ ڤێربت هەبوو تەنها ئەوی بگۆڕە دەستکاری ڤێربەکانی تر مەکە ئێستا لێرە وڵم هەیە تێکیشم هەیە ئەمن چیهانی وەڵدەگرم دەبی ئەمن وڵەکەی بگۆڕم وڵم کردیتە ود بەڵێ ئەوە تەواوە ئەوە توکە ئەوە غەڵەتە لێرە هادا هات تێکن ئەوەش غەڵەتە و لێرە وڵی وچ خۆی نووسیتەوە ئەوەش غەڵەتە یعنی هەرزوو بە دەردەکەویتن ئەو ڕستەیە ئەوانە غەڵەتن ئۆپشنانە تەنها ئۆپشنی ئاخری ڕاستە I would take طبعا لە دوای ودیش دەبی چ بێتن دەبی بەیز بێ I would take my umbrella your umbrella یعنی سەیوانەی خۆت دەبتە چ دەبتە my umbrella یعنی ئەمە لێرە your umbrella م گۆریە لە بۆ چ لە بۆ my umbrella بینە سەر کوێستشنە چکە my sister inquired dash I تەمەشاکە بۆ شایەکەی کوی نایتەوە my sister inquired هەر یەکسەر ئەتو دەزانی مادام inquired ئەوە مەوزوعەکە چ بووە مەوزوعەکە یاسای سێمە یان یاسای دووەمە تەمەشا دەکەی یاسای سێمە یان یاسای دووەمە لەبەر چ inquired ئەو ریپۆرتت ڤێربە یان لە یاسای دووەم هەیە یان لە یاسای سێم هەیە دوایە the work beforeشی دایتە تو ڕستەکەی کردیتە وازحە یعنی ڕستەکەی چییە خۆی بیفۆری دانایە باشە مادام وایە با تەمەشا ڕستەکەی بکەین my sister inquired why ئەگە وای لێرە دابنەی تابی خۆشەویست why I has done ئەدی ئەمن نەمگوت پرێزنتمان نییە لە ریپۆرتت سپیچی قسەکە هەموو پاستە ئەو پرێزنتە غەڵەتە ئەگەر ئەو جارەی وایەکەی بسڕینەوە چ دارێن ئیفی دابنێن ئیفی دابنێن if had done ئەگە if I had done یعنی دەکرێتن ڕستەکەت وەختی خۆی پاست بووبی ئێستاکرایتە چێ ئێستاکرایتە past perfect کەواتە وەڵامە ڕاستەکە چییە if I had done باشە ئەدی وێدە لەگە هاددی لۆ نابی گوتم هاددمان هەر نییە ئەوە غەڵەتە وهروەها وێرمان ئەگە دانابا لەوێن دەرێ و هادووشمان نییە ئەوەش غەڵەتە لەبەرەوە باشترین هەڵبژاردن ئەوەیە ڕستەکە وەختی خۆی چ بووە پاست بووە بەڵام کە ئەمە ئەوەی دادەنێن دەبتە past perfect زۆر ئاساییە ئەگە پاس سمپلیشمان دانابا لەوانەیە دەبی دەستکاری ڕستەکەی بکەین و ئەگەرە پاس سمپلیش دەبوو باشە قوتابی خۆشەویست ئەمە کۆمەڵێک پرسیار بوون دەربارەی یاسای دووەم لە چێ لە ریپۆرتت سپیچی ئێستا یاسای سێم لە ریپۆرتت سپیچی ئێستا ئەمە بابێن تەمەشای یاسای چوارەم بکەین لە هەمان بابەت یاسای چوارەم لە یاسای چوارەم with offers invitations requests instructions orders advices یعنی دائما ئەمە ئەو وشانەمان هەیە offers چی لێ هاتیە بوویتە offered یعنی ئەو وشانە بەکاردێنین told و ask
ئەگەر لێبی told و asked زۆر بەکاردێ offered promised warned advised invited ئەوانە هەر هەمویان ئەگەر ئەو وشانت بینی یەکسەر ئەتوبرێ ئەو یاسای چەندەمە یاسای چارەمە یاسای چارەم جیاوازە لەگە یاسای یەکەم و دووەم و سێەم با بزانین لێرە ئۆبجێکتمان هەیە ئەو ئۆبجێکتە ئیجباریە یعنی ئەتوو دەبی ئۆبجێکتەکە هەر هەبیتن لە یاساکانی پێشتر ئۆبجێکت اختیاری بوو دەکرێ هەبیتن دەکرێ نەبی مشکلەی نییە بەس لێرە ئۆبجێکتت دەبێ هەر هەبیتن لە دوای ئۆبجێکتیش دەبی تو بەیز بێتن لە دوای تو بەیسی ئەوجا ئەگە ڤێربەکەت پرێزنت بوو دەیکەیە پاست ئەگەر پاستیش بوو دەیکەیە پاست پێرفێکت کەواتە یاسای چوارەم جیاوازە لەگە یاسای یەکەم و دووەم و سێم مامۆستا کو جیاوازی بکەینەوە طبعا یاسای دووەم پرسیاری بوو یاسای سێمیش پرسیاری بوو یاسای یەکەمیش ئەم ئامرازانەی تێدا نیە told و asked و offered و ordered یان advised ئەمانەی تێدا نیە ئەم ڤێربانەی تێدا نیە لەبەر ئەوە ئەتوش یەکسەر دەزانی ئۆبجێکتیش لێرانە ئیجباریە بەوەی دەزانی ئەتۆ یاسای چەندەمە یاسای چارەمە تێبینێکمان هەیە دەرێ لە کاتی نەرێ دەبێت وشەی نۆت لە پێش وشەی تو بنووسێ یعنی بابرێن ئێستا تەمەشا ئەو ڕسێ بکە نۆت تو یعنی دەبی دائما ئەو هابی برێ نۆت تو نابی برێ تو نۆت غەڵەتە خۆی هەر لە ئینگلیزی بەعام قوتابی خۆشەویست دائما نۆتەکەی برێ ئەو جا تووەکەی برێ دەبتە نۆت تو بابێن نمونەیەکی وەربگرین don't go to the market tonight ئەو ڕستەی تەمەشا بکە ئەو ڕستەی ئۆریجینەڵە یعنی ڕستەی ئەسڵەکەیە ئەو ڕستە قسەکرایە don't go to the market tonight کەسێک ئەو قسەی کردیە ڕستەکە چۆنە بە ڤێرب دەستی پێکردی ئەگە تەمەشا بکەی don't یعنی ئەمرت پێ دەکات فرمانت پێ دەکات ئۆردەرمان هەیە کە ordered ئەوە فرمانی پێکردی مەوزوعەکە ئۆردەرە یعنی فرمان پێکردنە کە ئەو جۆرە ڕستە دیتەمەشا دەکەی ئەلێرانە پرسیارید نییە یعنی یاسای دووەم و سێەم نییە بە هیچ شێوەیەک دێت سەر یاسایی یەکەم تەمەشای یاسای یەکەمیش نییە لەبەرەوە یاسای یەکەم خەبەریە قسە جێڕانەوەیە don't go to the market tonight he told me طبعا ئەو ڕستەیەکی نەرەیە قوتابی خۆشەویست ئەگەر ڕستەکەت نەرێ بوو دەبێ وەڵامەکەشت نەرێبی بەڵام ئەو تێبینێش بزانە ئەگەر ڕستە پرسیاری بوو کە قسەکەی دەجێڕیەوە پرسیاری نامینێ دەبتە ڕستەیەکی احتیادی Don't go to the market tonight. He told me not to go to the market that night. بابزانین گۆڕانکاری چمان کردیە ئەو ڕستەیە بە خۆی وەریگرتیە هی هاتم شاکە ئەوە ناوەکەیە گوتم ناویان جێناو told ئەوە تۆڵدەکەش بەکارهات هاتم شاکە ئەوەش تۆڵدا می ئەوە ئۆبجێکتە گوتم ئۆبجێکتت دەبی هەر هەبی ئۆبجێکت ئیجباریە لە یاسای چارەم ئەو جە گوتم ئەگەن تێبینیەکەی تمشاکە لەبەرەوەی نێگەتیڤە نۆت تووبان دەبەکارهێنا یعنی دۆنتە ئەمە خۆی دەبات تو گۆمان هەبە هاتم شاکە ئەوە تو گۆ تو بیسە تو گۆ تو بیسە بەس ئەمن دەبێ ڕستەکەی بکەمە نەرێ کوبی کەمە نەرێ نارم تو نۆت دەرێم چ دەرێم نۆت تو گۆ تو دە مارکت لێرە تونایتم هەیە قوتابی خۆشەویست دەبی بکەمە چ بیکەمە that night بەو شێوەیە ئەمن دەتوانم ئەو یاسای تەطبیق بکەم باتم شای نمونەچکە بکەین stop smoking ئەو قسەت لەبۆ هاتەوە یان ئەو ڕستە ئۆریجینەڵت لەبۆ هاتەوە لە ئیمتحان stop smoking ئەوجا the doctor told me the doctor told me to stop smoking the doctor دائما الامتحان ئەوەندەی وەردەگری the doctor هەندێک جا object شت دەداتێ لە ئیمتحان بەس دەمینێ to stop smoking تەمەشاکە to stop smoking the doctor told me to stop smoking ئەگە تەمەشا ئەو ڕستەی بکەی ئەوە objectەکەمان هەیە ئەوەش to stop گوتم to base بێتن ئەوەش smoking وەکو ناون بەکارهاتیە باشە کەواتە تو یاساکەی لەبەرکە ئەو ڤێربانەش لەبەرکە یەکسەر ئەتو دەزانی پرسیارەکان وەڵام بدەیەوە بابێن ئەو پرسیارەی هەڵ بکەین تەمەشاکە please don't tell anybody what happened ئەوەش پرسیاری وزاری قوتابیانی خۆشەویست ئەو ڕستەی دایتەمە ئەو ڕستەی دایتەمە دەرێ ئەگە ئەمە ئەو ڕستەی ڕیپۆرت بکەین چی لێدێ ئەو جا قسە چ کردە دەرێ ئانە ئاسکدمی ئانە ئاسکدمی ئۆبجێکتەکەی دایتە تو تەمەشاکەەوە ئۆبجێکتە کەواتە هەتا ئێرە درایە ئانە ئاسکدمی ئانە ئاسکدمی هەتا ئێرە ئۆبجێکتیدایە ئەمە چمان پێویستە to base طبعا ڕستەکەت پۆزیتیڤە نێگەتیڤە مادام نێگەتیڤە دەبی نۆتی تێدابی کەواتە ئانە ئاسکدمی not to نۆتەکەم گوتم لە پێش تویە not to tell طبعا to base not to tell anybody what had happened خۆی لێرە نووسراتێ what happened طبعا لێرە ئەوە پاستا
ئەتو دەکەیت what had happened هەندێک گۆڕانکاری تێدا دروست دەکەی گوتم ئەگە پاست بوو دەیکەیە past perfect با بزانین ئەوە چ عیبی هەیە دەرێت to not ئەدی ئەمن نەمگوت to not نابی دەبیبرین not to ئەوە غەڵەتە ئەو جارە not to told ئەمە لە دوای توی دەمی گوتم to base بێتن ئەوە told ئەوە to base نییە غەڵەتی کردیە ئەدی لێرە not to tell anybody what happened what happened یەکسەر what happenی دانا لێرە what happened بەخۆی پاستە کردیتەوە present کەواتە ئەوەش نابی بە هیچ شێوەیەک ئەوە یاسای چوارەمیشمان تەواو کرد قوتابی خۆشەویست دەبی ئەتو زۆر ئاگاد لەبی بەس یاساکەی حەلکە هیچ مشکلەیەکت نامینێ بینە سەر ئاخر یاسا لە ریپۆرتت سپیچی و هەروەها ئاخر مەوزوع لە گرامەری ئینگلیزی پۆلی 12 ئێستا بە خاڵی پێنجەم کۆتایی دێنین بە گرامەری پۆلی 12 سەنڕایز ئاخر یاسا on the phone طبعا ئەوە قوتابی بەرز دەبی زۆر ئاگاداربی زۆر کەس هەر باسیش ناکا لەوانەیە برێن گرنگ نییە یاخود ئەوە زۆر ئەوە نیە بەڵام بە عەکسەوە شتێکی زۆر شاز و جوانە دەبی ئەتو ئاگا لێبی on the phone مانای چییە یعنی کاتێک کە ئەمن بە تەلەفۆن قسەچی ڕیپۆرت دەکەم بۆ نمونە ئێستا ئەمن لێرەوە قسان دەکەم یەکسەر تەلەفۆنەکەم لە بۆ دێ کە تەلەفۆنەکەم لە بۆهات ئەمن تەلەفۆنی هەڵدەگرم کە تەلەفۆنم هەرگر ئەو قسەیە کە لە بۆ من دێ ئەمن ڕاستە و خۆ دەیگوازمەوە لە بۆ ئێوە مادام ڕاستە و خۆ دەیگوازمەوە کەواتە ئیشەکە چییە کەواتە ئیشەکە ڕاستە و خۆیە مادام ڕاستە و خۆیە مادام ڕاستە و خۆیە جێ لەو تێبینێ بگرە لە کاتی تەلەفۆنکردن دەمی ڕستەکە ڕانەبردوو دەبێت یعنی ئەمە ڕستەکەت هەر بە ڕانەبردوو دەمینێتەوە دەبێت ڕستەکەت چبی ڕانەبردوو بیت هیچ گۆڕانکاری لە شوێن و لە کاتی ڕستەکە ڕوو نادات ئەمن ئێستا شوێنم چێن دەرێ ئێرەیە تەلەفۆنێکمە لە بۆ دێ یەکسەر ئەلێرەمە و کاتەکەش هەر هەمان کاتە ڕوونادات ڕستەکەش ناکە تەنها جێناوەکان دەگۆڕی یعنی ئەمە یەک شتی دەگۆڕین تەنها جێناو شوێنی ناگۆڕی کاتیش ناگۆڕی تەنها جێناوەکەی دەگۆڕی تەمەشاکەوە تەلەفۆنێک لە بۆ من دێ دەرێ I need to speak to you تەلەفۆنێک ئێستا لە بۆ من دێ کەسێک پێم دەرێتن چێ I need to speak to you دەمەوێ قسەت لەگەر بکەم ئەمنیش بۆ نمونە لە ناو پۆلم ئێستا تەلەفۆنێکم لە بۆ هات کەسێک دەرێت دەمەوێ قسەت لەگەر بکەم ئەمش ئەو قسەی لە بۆنگۆ دەجێڕمەوە یەکسەر لە ناو تەلەفۆنی یەکسەر دەرێم چێ he says that دەرێم ئەوە نەفەرێکە تەلەفۆن لۆ دەکا he says that ئەوە دەڵێتن ها سێزەگە تەماشا بکەی نەم کردە ڕابردوو یەکسەر بە پرێزنت قسەم کردەوە یعنی ریپۆرت ڤێربەکە دەبی چبی دەبی ئەویش پرێزنت بی he says that دیسان دەرێم هی چکە هی یەک تەلەفۆن لە بۆ من دەکا ئەمش هە دەرێم he says that he عینی وەچی خۆی needs to speak to me طبعا لێرە ئەگە تەماشا بکەین ئەو ڕستەیەکی خەبەریە وەکو یاسای یەکەمە ئەگە تەماشا بکەین بەس چی ئەوە لە تەلەفۆنیە he says that he needs تەماشاکە he needs ئەمە هی present simple بەکارهێنا he needs to speak to me تەنها ئەمن چم گۆڕی تەنها یوم گۆڕی لە بۆ me مثلا نەفەرەکە دەرێتن چێ طبعا نەفەرەکە لێرە نەفەرەکە دەرێ I need to speak to you ها بە من دەرێ I need to speak to you کە ئەمە قسەیەکەی دەجێڕمەوە دەرێم he says ئەو کوڕە دەرێتن that he needs to speak to me ها ئەو یوم کردە چ کردمە me واروها لێرەش هیەکە لەبەرەوەی needs طبعا ئەوە لە بۆی دەگەڕێتەوە ئەوش لە بۆ ئایەکەی دەگەڕێتەوە قوتابیانی خۆشەویست ئەمە هەروەکو گوتم ئاخر بابەت بوو لە سەنڕایزی پۆلی 12 هیوادارم توانی بیتم لە ئەنجامی ئەو هەموو شیکردنەوەی هەموو بابەتانە کۆتایی بە گرامەری پۆلی 12 بهێنین کاتێک خۆش هەر بەختەوەر بن زۆر سپاس.